تایری خوشخوانی من تایری خوشخوانی کو لە باشووری کوردستان لە شاری کۆیە گەڕێکێکی کۆنی هەژارنشین هەیە، گەڕێکی بەفریقەندی. زۆرێک لە خەڵکی ئەم گەڕەکە نازانن کە یەکێک لە گەورەترین پایەکانی گۆرانی کوردی خەڵکی گەڕەکەکەی خۆیانە. هەر لە خۆڕسک خۆی پێگەیاند چونکە لەو وەختی هەر تروسکەچی هونەریش تروسکەچی یعنی لەو بابەتانە لە کۆیە نەبووە. ئەو گۆرانیە گەرە خۆشە کە دەرێ بە کوردی دەمرم بە کوردی دەدەم وەڵامی قەبرم ئەوە زۆر خۆشە خارم. بلیمەتێکە بلیمەتێک بۆ یەک لە قوتابخانەکانی هونەری کوردیە. تۆفیق کوڕی تۆفیقی ئاوڕەحمانی شێخانیە. وەگەنی من کەوێ دەرد و بەڵای تۆ لە پێناوت دەنێم سەر تا بزەنی منم ڕۆڵێکی ئازا و بەوەفای تۆ. لە گەڕێکی بەفریقەندی کۆیە لە کۆڕانەیەک بەرامبەر مزگەوتی خادمە سوزارە ماڵەکەیان لە ژمارێ دڵداری شاعیر تایە تۆفیق لەدایک بوو. هەتا ساڵی ئەو لە ساڵی 22 لەدایک بووە. هەتا ساڵی 29 چوویتە قوتابخانەی یەکەمی دوولا هەموو شتێ مەکتەبی زیرەک بە خارم دەرجی خۆش بووە کە گۆرانی گوتی هەم عالەم تاسایە ئەندە پیاتی خودن خۆش بووە گەنجەتی جوانیش بخارم. ئەولادی خۆینە بەران ئەولادی خۆینە بوو لەکنەمە گلێنەی چامان بووە ئەندەمان خۆشویستە چارمانە بۆ خارم لە هەمووان خۆشەویستتر بووە پیاچ بە قەدر و قیمەت بوو. ئەو لە حوجرەی مزگەفتەکان هەندێک فێری خوێن و ئەو بوو دوایە کە قوتابخانە پەیدا بوو وا بزانم هەر هەتا سەرەتایی خوێن لە خێزانێکی دەستکورتیش بوو یعنی ئەو ئیمکانیەتی نەبوو کە بچیتن لە جێگایان بخوێنی و پەرە بە خوێندنەکەی و بە هونەرەکەی یاخود بە برین گۆرانی بێژیەکەی بداتن نەیتانێ ئەو کابرایە هەر خواخوای ئەوەی بوو شتێک پیا بکا و بژێتن یعنی لەگەڵ خێزانەکەی. ماوەکی لەگەر خزمێکی چوو بووە بەسرا لە بەسرا ماوەکی کەم لەوێن دەرێ ماوە دنیایەکی دیکەی دیت کە یعنی زۆر جیاوازی هەبوو لەگەر شاری کوێە لەوێن دەرێ لە بەسرا لە خۆتان دەزانین لەسەر شەتڵ عەرەبە
لە کەناری ئاو ئەوانە ڕۆژانە هاتوچێکی پاپۆر و ئەو شتانە لەوێن دەرێ هەیە خەڵکەکی دیکەی دەبینی لەوانەیە حتا لە ناحەی گۆرانی و هوەر و ئەوانەشەوە فەرقەک و جیاوازێکی یەکجار زۆری هەبوو لە کۆیە شهیدی عشقم ممشون کفنم بو مكان يراناي هي جواي حشرب وذوي شهادتي تاري حاجة في الحكومة قواسيته لبو بصرة كتسوى تاري غير خوي بديها ما هوش يزور لي رايهم وارديا بجي خوم جملة تاري توفيق قلتي كلا سرشة العرب قراني قلت لقى حمتاري وتدقيش الكردستان والشيستان كان كردستاني ئەوەندەی حەز لێ بوو پاش ماوەیەک دێتەوە کۆیە دوایی یەچیتە بەغدایە لەوێ یەک لە خزمەکانی خۆی سەمەد حاجی محەممەد ناسراو بە سەمەد مەنزەر دەیبا لە ئیستیگەی ڕادیۆی کوردی لەوێ دای دەمەزرێنی کامیل ئەمین و سەرکەسی تر دەناسی لەو کاتەوە لە ئیستیگەی کوردی بەشی کوردی دەبیتە فەرمانبەر هەفتەی جارێک گۆرانی دەنێ بە 2 دینار یا بە دینار و نوێک کاکتار لە 46 چوتە ئیزاعی یەکەم گۆرانی لە ئیزاعی تەزیل کردی لە گوڵێ لە سۆرە گوڵێ لە گوڵەیە لە سوورە گوڵێ لە نارنجێ لە تورنجێ لە لیمۆیە ماڵە من ماڵە بابی منە یاوات وەی بەم شەرێ خۆیان دەبردەوە کمپیرە شەوبایە پیرە شەوبایە ماڵوێران دەڵێ ئەگەرە منیش بزانم چ حەرفان لێک بدەم شتاقمان بۆ خاڵی نینە کەوەتانی لە سوورەتی لەیلایە لە من دەنگەکەی شتێکی دەگمەن بوو بەڕاستی هەتا ئێساش ئەو دەنگە سافە ئەو دەنگە خۆشە ئەو دەنگە باشەی کە هەیبوو لە ماقامات لە هەموو لە پەیژەکان چۆن بەسەر دەکەوت چۆن دەهاتە خوارێ ئەوە خۆ نەیدەزانی یانی ئەوانە ئێستا کە بەسەر دەکەوت دەستە تەبقەچی یا کە دەهاتە خوارەوە دەستەزە بەس بەهرەمەندیەکەی ئەو وای پێشاندا بوو خۆی یەکسەر بەبێ گرفت بەبێ ئەوە دەیتانی ئەو مەقامانە بچری ئەو گۆرانیانە بڕێتن زۆر جاری لە خۆیم جێلێ بووە و لە دەستنووسی خۆشی هەیە دەڵێ ئەمن کاتی خۆی مەقاماتم لە مامەستا سێوەی وەگرتێ و لە چەند گۆرانی بێژێکی کۆنم وەرگرتیا یعنی هەبوو گۆرانی بێژە کۆنەکان هەبووە کە ئیسفادەی لێ کردیا لەو مەقاماتەکانی بە تایبەتی کۆیەکان لە سێوە مەلا سعدی ڕەوشان کەرەوەی ڕێگایان تۆم نەبێ من خۆم بە هیچ نازانم تۆم نەبێ هەرگیز نەحەسەیمەوە بێبۆنی خۆشی نابژێمەوە نەبەڕات و سەوتی خاڵە تاهەری بە شێوەی علمی ئەگەر باسی بکەی دەکەوێتە تینۆری یەکەم و تینۆری دووی کە دەنجی پیاوانە کەم کەسەیە یعنی بتوانێت لەو دوو مەقامە و لەو دوو جێگایی بتوانێت گۆرانی بڵێ خوددا کە ئینسانی دروستکردی هەریەکەی مەسافە و مەودایەکی حەنجەڕەی هەیەی گەروی هەیەی بەڵام خاڵەتار مەدای دەنجی یەکجار زۆر واسع و گەورە بووە توانێوێتی کە زۆر بە جوانی و بە شیرینکاری جوان مامەڵەی لەگەڵ بکاتن Yeah.
شیرن بەهارە هەیە کرا زەردەی هەیە شیرنیە لەیلانێ کوڕە زۆری هەیە زۆر بەخوا نازانم محبوبة قد كلانا كندليام كلا شلانا كبارك عزيز دەرێ شەوشیان لە ماڵێ مەزیدی حەمەد بەژی مامۆستا بوو حەمەد بەژی ئەسعادە سووری بە مناسبەتێک کاک بەزید بوویتە مامۆستا مەولودیان کرد مەلاسعەد لێن دەرێەوە تارتۆفیق دێ بە جەماعەت دەرێت ڕزاتان لێ دەکەم مەلێن تارتۆفیق لێرێ لە نزیک تارتۆفیقی خۆی ئەوە دەکات بە لێنیدا دەنیشی قەڵەم و کاغەزی بەستەوە دەگری کاتی کە مەلاسعەد گۆرانیەکان دەرێ کەلیماتەکەی بوو نووسەوە ئاوازەکانیش جێری دەبێ وەکو دەرێ ماوەیەک پراوای لەسەر دەکا لە ئاهەنگەکان گۆرانەکانی مەلاسعەدی دەرێتەوە مەلاسعەد دەرێ ئەو کوڕە ئەمە خەتم ژێری نەبووە پێ ڕۆژان تەمیدانیشی ئەوە کووە تارتۆف ئەو گۆرانەی من ئەوە بە خۆشی دەرێتەوە وەڵای گۆرانیەکانی خارمان بە خۆشن هی خارم هەموو ئەوە بوو هەموو گور بوو گور گۆرانیەکانیشە گور بوو شلێرایان شلێرای بۆن خۆشەوەک کنێرایە بۆن خۆشەوەک کنێرەیە زۆربەی ئاوازەکانی خۆیەتی لەبەرەوەی شارەزایەکی تەواوی هەبووە لە مقامات و ئەو شعرانی کە هەڵیشی بژاردووە خۆی هەڵی بژاردو و مەقام و بەستەکانی بۆ داناون بۆیە پێم وایە زۆربەی زۆری گۆرانیەکانی ئاوازەکانی خۆیەتی ئەوش دەگەڕێتەوە بۆ سەردەمانی کە لە مەقام زانی باشی لێ بۆ سەردەمی خۆی خاڵەسێ و مەلاسعەد و ئەوانە هەموو مەقامزانی باش بوون لە دیوەخانەکانی کۆیە گۆرانیان گوتووە تارتۆفیق لەوانەوە مەقاماتی هەموو چینەکانی مەقاماتەکان فێر بووە و زۆربەی ئەو گۆرانانی گوتوشێتی لە کتێبەکانیشدا نووسراوە زۆربەیان ئاوازەکانی خۆیەتی لەکەم توخواکەی زەردەی ئەزمایی هەوارایی لە زاردا شەدان و خەندانن هي زنجيرة لمنعيه لسوتي زندانعيه آي فلكايه مقامی ئەڵاوێسی مەقامێکە تابعی منطقەی گەرمیان و دەشتی قادرکەرم و کەرکووک و ئەو منطقەیە تار تۆفیق شعرە بەرزەکەی مامۆستا هەژاری بەدەری یا لە ماڵی خۆم کوتوێتی کە لە سێ چیناندا پێک دێتن بە شێوازێک کوتوێتی یعنی کە ئوستادەکەی مامۆستا عەلی مەردانە لە ئەو مەقامە یعنی ئوستادی گەورەی مامۆستای گەورەی کە مامۆستای قوبانچی و ئەوانە بۆ کە لە بەغدایە بەڵام ئەوەی تایار تۆفیق دەگەر جێلێ دەبێ شتێکی زۆر نایاب شتێکی زۆر خۆش بەدەریە لە ماڵی خۆم لە خاچی عاراب لێران و ڕۆ بەدەریە لە ماڵی خۆم لە خاچی عاراب براکەمای لە ئیران و ڕۆی لە طبقەی زۆر لە خوارێ لە تینۆری یەکەمەوە دەست پێ دەکاتن لە طبقەی سێمدا کە عین دەچێتە جوابەکەی دەچێتە سپرانۆیەکەی کە زۆر شتێکی زۆر نایابوو یعنی پێت سەیرە کە ئەو کابرایان ئەو منطقەش نییە بەڵام ئەو مەقامەت سڕیوە
زۆر بە شاکاری عزیزایی کردم لەنگای کرد و کوردستانی هیجان لە پێناهمای های سەر لەسەر دەستانم ئەو لە کاتی گوتنیە خاصەتەن کە لەگەڵ مۆسیقای بە کە هەرجێی لە مۆسیقایەکەی با دەیزانی لە گەری دڕۆی دێ مەسەن ئەو لەوانەیە زۆر هەستی پێ نەکردمی مەسەن ئەوە مەقامی حیجازە یا ئەوە بەیاتە یا ئەوە مەقامەکی دیکە لەوانەیە ینی نەیتوانی بیتن ئەوانە تەحلیل بکاتن لە مەقام چۆن دەڕوا لە بۆ ئەو مەقامی تر و لە چۆن دێتە خوارێ و بچ پلەکی دەنجیدا تێدەپڕ لەوانەیە ینی ئەم نازانم ئەوە زۆر شارەزایی هەبووی بەس ئەو هەستکردنەکەی کە مەقامی حیجازی لێدا یەکسەر مەقامەکەی بەبێ کەم و کوڕی دەگوت مەقامی بەیات عینیش سەبایەکی هەیە ئینسان هەر حەز دەکات گوێی لێ بگریتن ئەوەندە خۆشە ڕستی تەبیعی مەقامی ڕاستی یەکجار خۆشی ئەو گۆرانیانەی کە لەسەر ڕستەکە دەیگوت یەکجار خۆشە ئەو شارانی هەڵی بژاردووە جگەل لەوەی کە هەندێکیان دڵداری و سۆزداری بووین بەشی زۆریان نیشتیمان پەروەری بووینە یعنی شەری ئەو تۆی هەڵبژاردیە کە لاوەکانی جۆشاندیە هانی داین کە لە پێناو کورد و کوردستان خۆیان بە قوربان بکەن خۆیان فیدا بکەن وەکو قەلبی من وەکو گوڵی سەربەستی وەکو شیرن بەهارە ئەو لەو جۆرە شعرانە گەڕاوە کە دەردی جاریا بێخەمێ بخواتەوە زۆرداریا دەیدەی لەگەڵ وی کە خاڵەتیار ئەوەش نەبووە مەسەن مۆسیقی دانەشی باش نەبووە مۆسیقی نەبووە بەڵام توانیوێتی ئەو مەقامانە ئەو شعرانە بێنێ شعری جا شعری زۆر زۆر چاک شعری شاعری گەورە وەفایی حاجی قادری کۆیی دڵدار سامی عەوداڵ هێمن هەژار زۆربەی شاعیرە گەورەکانی کورد کە مستەفا بەجی کوردی سافی هیرانی کە هەمووی یەک لێ شتە شاکارەکانیان هەبووە شعرەکانی هەموو کەس نەتێگەیشتووە نەکەس توانێتی لە ڕووی کتێبێشەوە کە بیخێنیەوە ئەو شتانەی هەموو لەبەر کردیە لەبەری بووە ئیمامەسا عەونی کە زۆربەی شاکارەکانی مامەسا عەونی تایار تۆفیق سڕیوێتی مامەسا برایم ئەحمەد شیرن بەهارە کە یەک لە شاکارە گەورەکانی تایار تۆفیقیە شیرین بەهارە بارشادان بێبەهرە لە ژنایی ئاخایی گەل نامرادان ساڵانی 1970 کە تایار تۆفیق لە بەغدایە بووە شەوێکیان لە کابرایەک دێتە دەرێ دوای نیوەشە و مالی لە منتقەی وەزیریە بۆ دووە تەکسی بەدەدراکەی هێوا شواش دەڕۆ لەبەر خۆی گۆڕایی دەرێتن یەک لەو گۆرانیانی کە گوتی تێ گۆرانی غەنیلی شوێشوێ زۆریش حەزیە بوو غنيلي شوي شوي غنيلي وخذ خۆی شەوەک دانیشت بووین ئەمن و باب و تایار تۆفیق و لەگەڵ برایەکانە بووین گوتم کاکتار حەزم لێ ئەو گۆرانی برێ ئەتو چاچی دەری گوتی خۆ عەرەبیە و زەحمەتە گوتم وەختی خۆی لە جادەی بەغدایە شەوکی گوتیتە دەبی لۆم برێ بەڵا گۆرانەکەی لۆ گوتم فعلەن گۆرانیشی خۆش بوو لا غني وأقول الطير من بدر صباح النور والقمري مع الخضر وياي يردوا علي شوي 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 غني غني وخذ لە مەسیفی ئاغشی زۆر گەورە ژێردرا بەرپرسەکانی بەعس هەموو لێ بوون هاتن تەبلیغی تایار تۆفیق کرد وتیان کە گۆرانی گوت شیرن بەهاری لێ لەنجا گۆرانەکەی دەگۆ ئاخر جار گۆرانەکەی شیرن بەهارەی گۆ لە هەموو جاران خۆشتر هاتە درم لە چ کەس نەزانی ئەوە سەربرزی نەفسێتی تایار تۆفیقی بۆ ڕای بوو بەڵێ ینی ئەو سەری دانە نواندووە لە بۆ ڕژێم زۆر جار داوایان لێ کردووە کە گۆرانی بەسەر ڕژێمدا هەڵبڕێ ئەو نەیگوتووە
جگە لەوەش نەفسیەتەشی زۆر بەرزی هەبووە قەت بە پارە گۆرانی نەگوتووە وقت کە داواشیان لێکردبی یەکێک داوای لێکردبی گۆرانی مرۆڤ نەیگوتووە ئللا بە ئارەزوی خۆی نەبی. تاهیر تۆفیق ئینسانێکی زۆر بەهەڵوێز بوو و کوردایەتی لە ناو خوێنی دەخلاوە یعنی بەڕاستی ئەوە ئینکار ناکرێتن و هیچ کەسێک ناتانی نکۆلی لێ بکاتن و هەتا ڕۆژانی ئەخیریشی هەر ئاوا بوو لەسەر ئەو مەوقیفە مەردایەتی مایەوە. سەردەمی ڕژێمی فاشست زۆر محاولیان لەگە کرد لە شەڕی عێراق و ئێران گۆرانێکی بەسەر سەدامی دا هەربرێ بە هیچ نەوەچی نەیگۆ گوڵێکە ناوی گوڵی سەربەستی مەردا ئەو گەلەی بگاتە بەستی کە تاهیر تۆفیق ئەمری خوای کردووە ئەو ڕۆژە لە کۆیە تیپی باوازی بڕیاریدا لەگەڵ هەموو لایەن هونەرەکانی کە ئەو ڕۆژە بە ڕۆژی هونەر ناو بدرێ. ساڵانە ڤیستیڤال کراوەتەوە بەڵام تاهیر تۆفیق ڕوویەکی دیارتری هەبووە لەو یادەدا ئەوانەی کە توانیوێنە گۆرانەکانی ئەو هونەرمەندە بڵێنەوە لەو یادەدا بەشداریان کردەوە بە ڤیستیڤالێکی چەند ڕۆژە بەڵام لە ئێستادا دیارە ئیمکانێتەکەوانە بۆ بکرێتەوە بەڵام تاهیر تۆفیق لەوە دەرچووە ئێمە بڵین موڵکی شاری کۆیە دیارە بوویتە موڵکێکی نەتەوەیی چونکە نەغمەکانی تاهیر تۆفیق و شعری شاعێران ئەگەر تەمەشا بکەین تاهیر تۆفیق و شعری شاعێرانی لە چوارچەوەی کوردستانی خۆماندا بردووە دەرێ بردوێتی هەر چوار پارچەی کوردستان. قەلبی من گەر چەشنی لاڵەوێت و نەوتی تێ بکەن ئاگری دوژمن بێتە گیانم وەک چراغا من پێ بکەن شەقشەقیکەن گۆشت و ئێسقان یەک بە یەک خوێ تێ بکەن سادمی قوربانی گەلت با قەت مەژی با و زیلەتای ئەو ڕۆژی خارم مرد مەسیرە کرا لە کۆیە من ئەوە بوو بە دەوری سەدامی بوو چوونە قامی مەسیرە کرا چەند مەلاو چەند کەس بەشداری ئەو مەسیرەی بوو ها من دەچمەوە سەربانێکی بڵێیان بەڵکو دووچاوی مەحبوبە گچکەلانەکەی خۆم لێ دیار بێ وەی زاڵم غەمێمە ئەو پیاوە ئەگەر بەهات بە لە ڕۆژگارێکی وەکو ئەوڕۆ و خوێندنەکی باشی هەبە یاخود لە پەیمانگایەکی هونەری بیخوێند بە یعنی شتێکی دەگمەن دەبوو وا بزانم دەتوانم برێن دەبووە هونەرمەندێکی عالەمی. قەلبی من
گەرچەشنی لا نابێت و نەوتی تێ بکەن ئاگری دوژمن بێتە یانم وەک چرا من پێ بکەن تی قسەی بە من گۆ ئەمن قەتخە لە بیری ناکەم کە لە یادەوەرەکانی لەناو مێشکم هەموو کات دێگۆ کاگەم بێت یەک نسحەتت دەکەم دەبی هەموو کەسەکەت خۆش بێت و یعنی ئەگەر باسی گۆرانی کوردی دەکەی باسی ئەساڵەتی پایەکانی گۆرانی کوردی بکەی ناتوانانی باسی خاڵە تاری نەکەی. ئەگەردن تۆ سوازاری خارە